وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە پلانیدایە ساڵی 2016 1 ملیۆن ئاوارە بگەڕێنێتەوە شوێنەکانی خۆیان کە لەلایەن هێزەکانی عێراقەوە کۆنتڕۆڵ کراونەتەوە. بەڵام زۆربەی ئەو ناوچانە کێشەی ئەمنی و خزمەتگوزاری و کێشەی مەزهەبی و کۆمەڵایەتیان هەیە و خەڵکەکەی ناتوانن بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. وەزارەتی کۆچ و کۆچبەرانیش بۆ گەڕانەوەی ئاوارەکان پێویستی بە 300 میلیارد دینارە. پلانێکی ساڵانەماندا ناوە ساڵ 2016 پێم پلانە توانین نزیکەی 1 ملیۆن کەس لە ئاوارەکان بگەڕینەوە شوێنی خۆیان. بەڵام ئەم پلانە ڕاستەکەی لە بەردەم دوو تەحەدای گەورایە بۆی جێبەجێ بکرێ. یەکیان مادیە پەیوەندی بە شارەکان و بە جیهاتەکان و بە پاشماوەی شەڕەوە هەیە. دووەمیان مەسەلەی ئەو هەماهەنگیە سیاسیە هەیە کە دەبێت لە نێوان هەموو لایەنەکان هەبێت بۆ کە ئەو ئاوارانە بتوان بگەڕێنەوە. لە ئێستادا زۆرێک لە ناوچەکانی سەلاحەددین و دیالە و مووسڵ و ئەنبار کۆنتڕۆڵ کراونەتەوە کە ڕووبەری ئەو ناوچانەش با لە 40 سەرجەم ئەو ناوچانە مەزەندە دەکرێن کە لەژێر کۆنتڕۆڵی داعشدا بوون و تا ئێستاش زیاتر لە 400,000 ئاوارەی ئەو ناوچانەش گەڕاونەتەوە. گەڕانەوە لەسەر ئاستی مخەیەمەکان ڕێژەیەکی کەمی ئاوارەکان گەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان لەبەرەوەی زۆربەی ئاوارەکان لە ناو پارێزگای سلێمانی یا هەولێر یا دهۆک خانوویان بەگرێ گرتووە نیشتەجێی ناو مەحافەزەکەن. بەهۆی بەردەوامبوونی شەڕی داعشەوە ڕۆژانە هاوڵاتیانی نزیک ئەو ناوچانەی شەڕیان تێدایە ئاوارە دەبن. بەڵام لە بەرامبەردا ژمارەی ئەو کەسانەی گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان کەمترن لە ژمارەی ئەو ئاوارانەی لە ناوچە ئارامەکاندا نیشتەجێ بوون. حکوومەت هەتاوەکو ئێستا هیچ ڕێنمایەکی لەو جۆرە نەهاتووە کە ئەم خەڵکە ئیجبار بکرێ بۆی بگەڕێتەوە و لە داهاتووە چ بڕیارێک ئەدرێ ڕوون نییە. گەڕانەوەی ئاوارەکان ڕێژەیە و لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ژمارەی ئاوارە گەڕاوەکان جیاوازی هەیە. تا ئێستاش بەشێکی کەمی ئەو ئاوارانەی لە سنووری پارێزگای دهۆکدا نیشتەجێبوون گەڕاونەتەوە. داوا لە حکوومەتی عێراقی دەکەین کە بمانگێڕێتەوە بۆ شوێنەکانی خۆمان چونکە بۆ ماوەی ساڵێک ئازاد کراون. ئێمە ئەمانەیە بگەڕێنەوە بەڵام هیچ گرنتێکی ئەمنی نییە بۆ گەڕانەوەمان وەکو ئەوەی کە ئێستا لێرە دانیشتون و لە ئەمانداین. باوتەی وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە هەرێمی کوردستان 1,250,000 ئاوارە هەن لە کۆی 102 تریلیۆن دیناری بودجەی 2015دا تەنها 1 تریلیۆن دیناریان بۆ تەرخان کراوە کە لە 100% کۆی گشتی بودجەکە کەمترە. زۆربەی ئاوارەکان نایانەوێ بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. هۆکارەکەشی بۆ نەبوونی پاراستنی سەر و ماڵیان و هەروەها شەڕی تایفی و مەزهەبی دەگەڕێنەوە. ژاڵە محەممەد NRT کەمپی عەربەد لە سنووری پارێزگای سلێمانی.